بەڕاستی ئەم کارەبای 24 ساعتیە بگاتە هەر ماڵێک ئەو ماڵە بێتە کرێکی و ئەمەی حکوومەت ناوی ناوە کارەبای حکومی 24 ساعتی لە ڕاستیە کارەبای حکومی 24 ساعتی نییە کارەبای بازرگانیە بە ناوی 24 ساعت ئەیانەوێت لەسەر هاوڵاتیان ساغیکەنەوە طبعا ئەم قۆناغە ناویان ناو قۆناغی تێست و بابڵین ئەوانە بەڵام لە ڕاستیە تاقیکردنەوەی خەڵکی شەمامۆستا ئەی طبعا خۆی حکومەت وا ئەکا ئێستا مەسەن 65,000 هاوبەش هەڵبژاردووە لە ناو هەولێرە کردوونی بە 24 ساعتی و یاڵا هەموو مانگێ 100,000 200,000 پارەیان لێ وەرەگرێت گەر ئەو خەڵکە بێدەنگ بێ بەسەر هەموو هەولێر و هەولێر بێدەنگ بێ بەسەر هەموو سلێمانی و بەسەر دهۆک و بەسەر هەموویە جێبەجێیەکەن کێشەکە لێرە بۆ خەڵکێک نییە ئیمکانیاتی هەیە مثلەن سۆلار بە وزەی خۆر کارەبا خۆی دروستەکە و پێویستی بە کارەبای حکومی نییە یاخود لە کارەبای مۆلیدە 15-20 ئەمپێر کارەبای ڕاکێش من ماڵەزانم 50 ئەمپێر کارەبای مۆلیدەی وەرگرتووە بۆ ئەم جۆرە کەسانە کارەبای حکومی بۆ نرخە قازانجە ئێمە باسی زۆرینەی هاوڵاتیەکەین باسی هەژارەکانەکەین باسی ئەوانەیەکەین ژیانیان مامنەوەندە باسی ئەوانەکەین موچەکەیان ملیۆنێکە و حکومەت ناشیانداتێ بە دوو مانگ جارێ بەڕاستی ئەم کارەبای 24 ساعتیە کە ناویان ناو پرۆژەی ڕووناکی و من پێم وایە پرۆژەی تاریکیە بگاتە هەر ماڵێک ئەو ماڵە بێتە کرێکی